هەموو ڕۆژێکی نوێ هەنگاو بۆ ئامانجەکانمان دەنین. یادی کوڕم دڵخۆشە لەگەڵ قوتابخانەکەی، چونکە ژینگەیەکی لەباری هەیە بۆ خوێندن و مامۆستاکانی بە سیستەمی کامبریجی بەریتانی وانە دەڵێنەوە. لێرە بەچڕی کار دەکرێت لەسەر تەکنەلۆژیا بە شێوەی کردداری و جۆرەها یاری بەسوود لەگەڵ ئاشناکردنیان بە نوێترین زانستەکانی سەردەم و لە قوتابخانەکەی گرنگی بە تواناکانی دەدرێت لە بوارەکانی وێنەکێشان و چالەچە وەرزشیەکان. لە هەمان کاتدا گەشتی زانستی ئەنجام دەدەن، ئاشنا دەکرێن بە کللتور و مێژووی نەتەوەکەمان. لە کاتی بوونی هەرکێشەیەک بە هاوکاری توێژەری کۆمەڵایەتی و بەڕاوێژکردن لەگەڵ خانەوادەی قوتابی کێشەکان چارەسەر دەکرێن و یەکەی تەندروستی دابین کراوە بۆ سەلامەتی قوتابی. بۆیە من پێشنیار دەکەم بۆ ڕۆڵەکانتان قوتابخانەی بان هەڵبژێرن. بۆ ناوتۆمارکردن پەیوەندی بکەن بە 0750 555 27 27 0750 555 28 28 ناونیشان گەڕەکی هەڤاڵان پشت مەطعەم بابل حارە.